کە تۆ کاتێک بەس ئیمان بێنیت بەس ئیمان ئەوە هەرچی شەیاطینی ئینس و جنە دەبێتە دوژمنت چۆن تۆ ئیمانت تێنا موسڵمانی هەرچی کافرە دوژمنی موسڵمانە دوای ئەوە کە لە ئیمان زیاتر تۆ هاتی عەمەلی ساڵحیشت کرد کردەوەشت باش بوو ئێستا هەندێک کەس ئەوانەی کە وەکو شەمشەمە کوێرەوان چاویان بە ڕووناچی خۆر هەڵنایە کەسە خراپەکان چاویان بە چاکەی تۆ هەڵنایەت بۆیە تەماشا دەکەین قەومی لوط وتیان ئەخرجوا ئالە لوط من قەریەتیکم لوط و ئەوانەی وەکو لوطن کە نێربازی ناکەن دەریان کەن چکەوانە کەسانێکی پاکن کەواتە پاچێتی تۆ خەفەتە بۆ پیسەکان پاچێتی تۆ خەفەتە بۆ پیسەکان کردەوە چاکەکانی تۆ خەفەتە بۆ خراپکارەکان حەزت پێ ناکەن بۆ چکە کە تۆ ببی پیسی ئەوان دەردەکەوێ جوانی تۆ دەرکەوێ ناشرینی ئەوان دەردەکەوێ بۆیە حەسوودیت پێ دەبن ڕقت لێ هەڵدەگرن دوژنایەتیت دەکەن کە لەوەش زیاتر تۆ بە ئەرچی ئیسلاحی شەڵسا ئێستا تۆ بەوانیش دەڵێ پێشدەوە چاک بن ئەو کاری دەکەن خراپە ئەمر بە چاکە دەکەین ئەی لە خراپە دەکەی جا هەندەی تر دەبن بە دوژمنت ئەوەندەی تر دەبن بە دوژمنت بە تایبەتی کە وتت وەڵام من بەس بەوە دانانیشم خۆم چاک بکەم دەبێ خەڵکیش چاکەم ئەمر بە چاکە دەکەی نەی لە خراپە دەکەی ڕێ لە خراپە دەگری دعوە دەکەی ئامۆژگاری دەکەی ئێستا خەڵکانێک لێت ڕاست دەبنەوە ئەوانەی کە نەسیحەتەکەی تۆ لەگەڵ هەوا و ئارەزویان نایەتەوە دوژمنایەتیت دەکەن بۆیە خوای گەورە فەرمووی تەواصوا بالصبر ئەی ئەو کەسانی مصلحن فەرمان بە چاکە دەکەن ئەی لە خراپە دەکەن سەبرتان هەبێ دعوە دەکەی سەبرت هەبێ ئەنواع و ئەشکال جنێوت پێ دەدرێ ئەنواع و ئەشکال قسە و قسێڵۆکت لە دوا دروست دەکرێ ئەنواع و ئەشکال دژایەتی دەکرێ لەلایەن چێ لەلایەن کافرەکە نابەتەنێ لەلایەن ئەو ئیماندارەی ئەو کەسانەی کە خاڵی یەکەمیان هەیە ئیمانیان هەیە بەڵام لە خاڵی دووەم و سێم نوقسانیان هەیە یا عەمەلی ساڵحیان نییە یا هەیانە بەڵام نوقسانە ئێستا حەز بە تۆ ناکات بۆی براکانم دەبینین ئەگەر بێت و تۆ فەرمان بە چاکە نەکەی و نەهی لە خراپە نەکەی خەڵک حەقینیت تەواو حەقینی خەڵک مەگەر کەمێکی کەم کە وەکو وتمان پاچێتی تۆ یعنی پیسی ئەو دەرخات جوانی تۆ ناشرنی ئەو دەرخا چاچی تۆ خراپی ئەو دەرخا و کە تۆ نوێژ دەکەی و نوێژ ناکە تۆ مەشروب ناخۆیتەوە دەیخواتەوە تۆ دزی ناکەی ئەو دزی دەکا ئەوانە پێیان ناخۆشە کە تۆ وایت بەڵام کە فەرمان بە چاکەکردونەی لە خراپە کرد ئەو جا سەیر کە چۆن دژایەتی دەکرێت لەلایەن چێ لەلایەن ئیماندارەکەوە یعنی ئەمڕۆ یعنی کەسانێک سیرکەن بەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆڕە شەیتانیەکان ئیلا من ڕەحیم الله کە پەیدا بووە بزانە چۆن لەلایەن ئیماندارانەوە دژایەتی دەکرێت لەلایەن ئیماندارەوە ئیماندارە بۆتان بۆ دەکا ئیماندارە درۆت بەدەم و هەڵدەبەستێ ئیماندارە سوکایەتیت پێ دەکا ئیماندارە جنێوت پێ دەڵێ ئیماندارە یعنی ئامادەیە طعنە لە عرض و ناموست بدا ئیمانداریش بۆ چکە تۆ بە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە و داوە هەڵدەستی کە بەو واجبە هەڵدەستی حەقیان نیت وتمە زۆرینەی حەقی نیت بەڵام کەوتت کاکە لە خوا بترسە ئەویشەی تۆ غەڵەتە ئەمە پێچەوانەی ئەو ئاەتەیە ئەمەیان پێچەوانەی ئەو حەدیثەیە ئەو جا تێت بەردەبن پەنا بە ڕەب العالەمین چۆن دژایەتی دەکری بۆیە خوای گەورە فەرموویە تەواصوا بالصبر سەبرت هەبێ گوێ مەدەیە خەڵق قسە دەکا نایکە بابیکە کەیف خۆیەتی هەندێک جار بگرە زۆربەی جار خۆ نەک بڵژڵێم زۆربەی هەموو جارێک نەسیحەتێک بە بەڵگەی قورئان و سنت بێ بۆ مەسلحەتی خەڵکەکەیە بەڵام خەڵکانێک کە تێنەگەن دژایەتیت دەکا تۆ دەتەوێت مەتەلەن کوڕی خەڵک بە کوشت نەچێت دەتەوێت خەڵک چەند لە زەرەردایە دوو ئەوەندەی تر زەرەر نەکا کەچی دێ جنێوت پێ دەڵێت جنێوت پێ دەڵێ قسەت پێ دەڵێ تۆمەت و بوهتانت بۆ دەکا وا دەزانێت تۆ لە بەکرێ ژیراویت و تۆ دژی ئەویت و تۆ ئەو قسەی کە دەیکەی بۆ دژایەتی ئەوتە بۆ خاتری دەسەڵاتدارێکتە نازان براکەم خوا لەسەر عەرش ئاگادارە و نیەتی دڵیشمان دەزانێت لەبەر خاتری فلان مەسئول و فلان دەسەڵاتدارەمان نییە ئەو قسانە دەکەین لەبەر خاتری ئێوەمانە وڵاتەکەمانە و ئەمن و ئاسایشەکەمان لێ تێک نەچێ خوێنی ڕۆڵەکانمان نەڕژێ بە بەلاش وڵاتمان کاول نەبێ وەکو سووریای لێنەیە وەکو یەمەنی لێنەیە برام وەڵا لەبەر تۆمە بەخوا لەبەرەوانم نییە ئێ بەس کە تۆ وا دەیخوێنیتەوە چی لێ بکەم تۆ هەز بە مەسلحەتی خۆت نەکەیت تۆ حەز بەو کەسە بکەی خۆی جێگای گەرم و نەرمە پارێزراویشە بەڵام تۆ هان دەدا بۆ ناو کوورەی ئاگرەکە تۆ ئەو بە
پیاوێکی مەردابنەی چی لێ بکەم هەرەوەندەی لێ حاڵ